سڵاتان لەبێت خۆشەویستانم کاتتان باش هیوادارم زۆر باش بن تەندروست باش بن دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی تامی سەرڕێگا هاتمەوە خزمەتان ڕێگام گرتۆتە بەر بزانم لە کۆتایی دەسەردانی کام شار و شارۆچکە دەکەم و بە ئێوەشی نیشان دەدەم بینەرم بن. دوای ئەوەی بەڕێگادا ڕۆیشتم بەر لەوەی بگەم بە چوار قڕنا دوو کاکە فەلاعی زۆر جوانم دیدوا دیارە ئێستا کاتی دوورینەوەی تۆیە ئەجا خەریکینە و ئەها گوڵەکان زۆر جوان لێبوویتەوە زانم تۆیەکەشی ڕەشە ها لە دوورە ڕەش دیارە لێ نازانم پێم خۆشە بچمە لایەن هەندێک باسی و ئیشەم لە بۆ بکەن. سەلام عەلەیکۆم. یا ڕەبی قەلبتان ساغ بی ماندی نەبی. باشی کاکە ئەحواڵت کوا تەندروستی باشە ماندی نەبن یا ڕەبی لە شتان ساغ بیتن یا ڕەبی سەلامەت بی گەلە مەمنون سامەوە خەریکی چنە ئەرێ وەڵڵاهی ئەو بەجەبوو گڵڕۆژێ بوو خواردنەوە بوو ئەو دادەنیشێن بێسەعات دەخۆی پاڵ دەکەوی ماندی بوونی هەیە خوا وەڵا جا ماندبوونی هزار زۆرە زۆرە ئەرە هەندێک باسی تۆم لە بۆ کەس گوڵە بە ڕۆژە کەنجێ دەیتێنن کەنجێ دەیدورنەوە لە مانگی دەست پێ دەکەی مانگی پازدەی دوو بیستی دوو ئالە دەوری دەست پێ دەکەی جا یان ئەو کاتی دەیچینن ئەرێ وەڵا دێ حەزەکەی بۆ حازەکە بووی خەت دەدەی و پێدا دەکەی حیونوێ و ئەو جارەکەینێ ئەو دەبووەکە خەشیم بۆ ئەو جا چیمای پیا دەکەی لە دوای چیمایی تەنکەی دەکەی لە دوای تەنکەی ئەو دێتە ئاودان کاتی ئاودایشی ئەو تا گەورە دەبێت کاتی گەورە بباتە حاضر بوونی ئەو لی دەکەیەوە ئەو خەرمانشتی بۆ دادنێ و یعنی چ خەرمان لە بۆ دادنێ بلین لای لوێنان هەیە لەسەر بلین هەیە لەسەر قیڕیان هەسەیە لەسەر مەحمەلی بۆ دەگری ئێستا تو لای لای لوێن ڕاخش لێت کردەوە ئەو توێە ئەوە دوێم لێ کردەوە باشە لێت کردیتەوە هەتا کەنجێ لی دەگەڕێیانێ تا ئیش بووتەوە ئێواری بلی ئینشاڵڵا ئەو شۆ داکتمەوە ئەو شۆ یعنی ئەوەی دەکەی یعنی کودای دەکوتی بلێ بەداری دای دەکوتین نەفەرای بۆ پەیدا دەکەی و هەر چوادۆری دەوی عەمەلەشی بۆ بگری نا بلین برا دۆست زۆر باشە بە عائیلی ئیشەکەی دەکات ئەرە وەڵا ئەزە بزانم تۆیەکەی تو چنەوەعەکە ئەو تۆیەکەی ڕەشایی تۆی ڕەش خۆشتریان سبیان کامیان هەیە لێ ئیسپی بدە حەزی هەیە ئی ڕەشەکە ئەنواع ئەشکاڵیان هەیە باشە چەند گوڵە بە ڕۆژە چاندی ئەو سال وڵی ئەو ساڵەکەی تەقی پێنج دۆنم بۆ چندراوە لەبەرەوەی حەزم دەست نەکەوتووە یان پێنج دۆنم کەمە ئەرە وڵا هەگە هەتا بێ زۆر خۆشترا ئەی بەرەمی زیاتر دەبێ جا هەموو شتوانە چەندی زۆری باش ئەرە وڵا دەتو هەر مادبوو هەر ماندوو دەبی هەر پێ هیلاک دەبی مادەم هەتا زۆر بێ باشتر باشانی ئەو گوڵە بە ڕۆژاگە دوونێ لێت کردیتەوە یەک ڕۆژ ئەوها لەبەر هەتایبی بەسە بەسیتی بەسیتی زۆرتر ببینێتەوە چی لێ لەبەر ئەوەی دەرزی خەرا دەبێ خرا دەبیتە مایکەکەی لەگەی قڵکی بینم بزانم ئای بەڵێ بەسەر ئەوە جوانە وەڵا پڕە هیچی لێ نەبوویتەوە هیچی لێبەر نەبوویتەوە لە خزمەتدامە ئەی یاڕەبی دەست هەیە ئەوها بکڕیتن داخۆ بەخواوە دەکرێت ناکڕێ دیدەن نازەسە دیدەن ئای نازانین دەربینیت ناوەڵا ئەوڵێت تو گەلک دەزانین دەربینیەوە سەعاتەکە خەریکی مە ئەها لە تەیشتە گەلک خاوە ئێوە ئێستا نەبوو ئەو گوڵە بە ڕۆژێ بە خای بکڕی بە خۆت بیبرژێنی چەند خۆشە بەرەکەتش ئەوەی ئەومانی خۆش نەگی دەرەوە ئیدەرەوە ئەنواع دەرمای لێ دەتا ڕادەوەسی باش بۆ ئیما برین دو ساڵ شتێک دەمیتێت دەستپی لێدا هیچی لێ نه ئەسپێری دەبلێر بۆ هیچ دەرمای وێ نەکەوتووە ئەوەی خۆما خۆشترە یعنی خراپ دەبێتە گەسپێری ئەی خراپ ناوکە بۆش دەبێت قەدمەوە مەسەلەن هەموو خەسار بیت ئارە وەڵا هەبووە خەسار بۆ بکبرە زۆری هەبووە بۆی نەفرۆشاوە لەسەرش داناوە خراپ بووە جا هەیە زوو دەفرۆشێت ئەوە دەبێت بڵان کاکە ئەوانەی ئی بازاری وەڵا هیچیە هەر ئەوی بازاری خۆشەی نییە نەبخۆ خاستم بە خۆ دەگەر بە خای بکرێ ها سوور بکەی و جوان کوی دەکەی و
ئیشکی دەکەی ئەزە و بڵێ سەم هەندێک زانێک لیمۆن دزیشی لێ دەدەم ترش و خۆش لێ ئەنوع ئەشکال بخۆ ئەم جێم لێ بە دڵم بە سماقیش خۆش دەکەن ئەنوع ئەشکال لەگەڵەکەن زاوەی هەیە بەزە خۆی هەیە هەر توش خۆی دەکە ولانە خۆی پیادەکە و لی دەگەڕێ دەبزانام چ شتێکی کە هەیە لەسەر گوڵە بە ڕۆژێ زانیاری مەسەلەن وڵی زانیارەکەی ئەوەی خۆشکەین ئاسانە ئیشەکە باشە باشتە چکە بپرسڵێ حکمەتی وەی لێتی ئەو ڕۆژ گوڵە بە ڕۆژە لەگەر ڕۆژەکەی دەسوڵ دیار خۆی دەڵێ ڕۆژ گەل ئەوە گوڵە بە ڕۆژە زۆر بۆ فایە لەگەڵ ڕۆژەکەی دەسوڕێت کە ڕۆژ ئاوا دەبێ ئەوش سەرمەش هیچ ناکە ئەگە ئەو جاگە گەیشی حیون دێتەوە خوارەوە ئەرێوەڵا تەبعاً سەری قورس دەبێ ناتوانێت بسوڕێ یعنی بەسای ڕۆژەکەی ئەو ها لەگەڵ هەوای ڕۆژەکەی زۆر زۆر جوانە زۆر یعنی کاتێکە ها زەرد دەیشتان دڵت پێی خۆش دەبێت کات دەستێ ئیشەکەت ئاشە بەرهەمەکەی تو ئێستا کە پێنج زۆر متساندیە بڵێ چەندە ینی کە ئێستا دەیجووریەوە نازانم تەنەکە دوو تەنە سێتەنە ئەوەی نازانم چەندێکی بڵام دەیفرۆشیەوە ناو خۆیان هەیە ناوخۆ لێمان دەکرێت هەیە بلین لەسەر جای چێندەر ناچوا قوڕنەی هەر لە ناو قوڕنەی باشە خەڵکی چوار قوڕنە زیاتر بە کشتتوال خەریکە ئەرە وڵای هەموو بەرهەمەک مەسەلە وڵی مەسەلێت زۆر شت هەیە بلین ئێستا بلین مە کونجیم ساندووە ئەو تا لێرەکانەیە ئێستا کونجی کونجی لێرە ساندووە تەمەشا بکەین ئەی دەچین وەڵام لە خزمەتان داما بڵا شین نەبووە شینە بەسەر پێم شان بزانم ئەی بەسەر ئەو چاوی لەوە یەشی بویاشین دەبێت لە دۆرەیە ئەی کونجی گوڵە بە ڕۆژ ئەو کاتەی بلین ئێستا وەختی کونجیە بلێ هەیە گەنمە شامی دەکە هەیە سوێی دەکا ئێستا فەسلی ئەو بەرهەمانەیە تەماشا ئەو سوێ ها ئەو تە لێرەکانەیە ئەو سوێگە کە گەورە دەبێت بەڵێ ئەوەی پێش سێ خەتن ئەدی کونجەکەت لە چێە کوجەکەش دەکەن ئەو تۆنە هەنێر لێگرێکن لەپە ناکەن بڵا پێوی تازە بێشین دەبێت هاتن سەقرەی کرد هات دەر لە عادەکەی بەس لە بووم باسکی ئیشەکە کووە وەڵانجا ئیشەکەی کونجێ تۆ ناخۆشە لەوێن دەرباس بکەین وەرە لە وەڵام لە خزمەتاندا خۆی بوو وەرە بابزام کونجیش کووە وەنیە نەماندیت یە کاکە وڵی بەخوای کاکە ئێستا هیچ شتێک هیچ ئیشەک بێماندی بوونی هیچ ئیشە وەڵی حتاممە ئەخە پێی مادنەوی ئەسکس حەڵال ناکرێت ئایرە وڵ ئێستا مەسەل ئەم بەرنامەی دەکەم وەنیە یەکێک تەمەشا دەکاتن ڕاشی لێ نییە خۆی تێمایکێکی دەستداێتی ئەوەی دەکا نارێ کاکە وڵە سوێنی زوو هاتە دەرێ ئاخەرماندی بووە تا ئەو ڕێوەنێت خوا بەرە وڵە هیچ ئیشەک بێماندی بوونیە بێماندبوون ناکرێت بێماندبوون ناکرێت ناوەڵە حەزت ئیشەشی دێکە بێماندبوون ناکرێت ئارەخی لەسەر نەڕژی نابێت ڕستەکەش حەڵال حەڵاڵش نابێت پێم کتی کاور ئەوەندە هەبوو قەناعەتی نەبوو قەناعەتی زۆر شەرتە لە بۆ ئینسانی واجبێ قەناعەتت نەبێ ئەرە وەڵا هیچ خۆش ناکرێت بەخوای هەر ژیانەکە ناڕاتن قەناعەت نەبیتن دایم درتون دەبی دەری ئەوەی هەیە ئەوەی هەیە با ئەمنیش ئەوم بیخە ئەو شتانەوە پێش خۆمان داوە سوێیە بەس خوا قسە چ بکەم بینی خۆمان بێن نەمزانی سۆیاتیە ئەمی قسەشم نەکرد ئەو سوێ چیە بۆ مریشکانە بۆ دەوازینەکانە ئابلێ گەنمەشامەخش هەیە بلین بۆ حەلەف دیکە نەحەو دیدەنە دروستکەی بۆ مریشکان باشە گەنمە شامیش دوو نەوعی هەیە نیە هەندێک لە بۆ خواردنی تامی شیرن و خۆشە هەندێکیشان دەرێت گەنمەکە دەخۆی ئاوەتە زامن نەمکرد لێ پارێک زۆر کرد هەموو زەریان کرد وەڵە نەفرۆشا لەبەر چ نەفرۆشرا وەڵی نازانم خۆ لێوە نەگرێت یعنی ئەنگۆ بەرهەمەکانتان دەبێ عقوبەت لێتان بکڕیان خەڵک ئەیگە حکومەت دەوری خەڵک زیاتی دەکا وانێدا هەموو شت خۆی وە وەڵڵاهی قسەتە ئەوە سۆیە ئەوە سوێ سەبەرینێ چادانێتوە سۆیە ینی خواردنی مریشک و ئەوانەیە ئەوە دیکەی حەلە وردی دەکەن بڵین وردی دەکەن و بۆ حەلە لە ئاشی دەکەن ئێستا بەریدان ناوە چەند جوانە ئەرێ وەڵڵا کەس کاتی گەلە بامیە شتیش خوا دەوەرە بابڕۆین بچکۆ بچینە ناو شیناویەکە دێڵە بابڕۆ بێرە دابڕۆم بە قورعان ناوێرم خۆ هیچی لێ نییە يا الله بسم الله
خوا بەڕاست ئەو بامیە ئەو بامیە ئەتومایکەکەم جوان جوان لێ بگرە بە بسمەکەم بامیەکەی وەرە توش لەگەڵ وەرە ئێستا بامیە پێگەیە ئەدۆ تاعان یەکەم جارە ها لە نزیگرا ببینم ها چۆن یعنی ئەها ببینم ئەو بامیە ئەو گوڵی بامیە ئەرە ئەو گوڵەکەیەتی ئەو بامیە چەند گەورە بووە ئەو پیر بووە پیر بووە باشە بامیە کودەتکەنجێ دەچینەن کەنجەلەی دەکەنەوە تقریبا مانجی سێ دیکە مانجی چوار هەیە دیکە ئەکەنجش ئەوەی دەکەن چۆن یعنی دەیدورنەوە نادرێتەوە بلین بەس ها کلەکەی لێ دەکەیەوە ئێ مەقسەد کەنجلی دەکەی و بامی ئەو کاتێکە کە پێگەی بەچەند مانگی پێ دەکەی بە ماگەشی دێتە بەر هەمیش ئەو ئەزە بامیە هە نازۆکە و ئەی وەڵاهی ناحەقی نییە بامیە گرانە ها بەخۆ بامێش گرانەوەشی وەڵا ناحەقی نیە دەوێت قەقڵ لێ بکەیەوە قڵەکی لێ بکەمەوە احتیاجێ نەخوازم لێنێ خەسار بیتە ناجاق بۆ خەسارە بێ ئەو بە هەونیەوە ئەو هەونی ئەو بامیە نییە ئەو باوێ بڵاندە گوڵەکە هێتی گوڵەکەی کازان چیان بامیە بەچێ دەرێنەرێ ئەچ دێن دێ دەرێ گوڵی بامیە ئەو مەسەلەکەیەوە نیە ئەو کوردەش مەسەلەی لەسەر هەموو مۆزوعەکی هەیە نیە خوا ئەرێ وەڵڵا ئەو گوڵە چەند جوانە ها گوڵی بامیەی وەڵی گوڵی بامیەی جوانە گەرێکە گوتی بە گوڵی بامیەی دەچی پێتان خۆش بیتن خۆشتان شینەوە لیکە قێسەکە ئەوە دەبێ حەق قلێ بکەوە فەزدی وەڵی ماندی دەبێ کار مادومی فەقیرە ساعت 5 هاتووە ئێستا بۆی تەوا نەبووە خوا بکات ئەوە ئافرەتیش نایە بیدور خێزانەکەی لەگەڵدا ژنیشی لەگەڵا یا ربی قەلبیان ساغ بیتن هەموو لاشی یاخۆ ئەدی ئەوەی ئەو لۆلۆم لێ ناکەی ئەو قڵەکی پێگەیشتبی ئێت خۆڵایی ئەو پێگەیشتی ئەو پێ نەگەیشتی هێشتان ئەرەوەڵ ئەوەیە وچە ڕق دەبیتن دێتە خوارێ چەند خۆشە شتەکەوا لە نێزیکرا بە خۆت ببینی ئەوە هێشتان پێ نەگەیە ئەوەش پێگەیە چەند جوانێ سا بامێ گچکۆکەی نەکەی مەرەگە چی خۆش خۆرەها پەراس و شتی پێ بکەی و لەگەڵ برنجە چی خۆش و بەس فکرم لەکەن خواردنەیە خواردنی خۆش هەرەوە ما بەکەتیرە بە خوارد زام چکە هەیە لەو بەری وەڵە بەزدی شیناوی زۆر خۆش بوو ئەوە شیناویە ئەو نییە ئەوە شینایە ئەوەش لۆبیا لۆبیا شتەیە ئەوە لۆبیا وەڵی زۆر خۆشە ئەو خارش بوو ئەو خاریەکە خیار خۆماڵی ئەرە وەڵا لەوە دەکە دێ بۆ برادەرە لێکەمەوە قەینا دێوە تامی دەکەمەوە بەرێ زۆر خۆشە وڵا دەبی دوو قڵیکە لێکەمەوە دوو سێکی کەم لەگەڵ خانە بازارم نوۆی بازار خان لێکەنەوە ئەزە شتی خۆمانە چەند تامی خۆشە چەند بەتامە هەربوونی هەربوونی تخوا پێشتێ زەڵاتەکرد دەکرد بە تەماتۆ خیاری لە مارەکە هەموو بۆنەکەی پڕ دەبوون بەس ئێستا نوح ئەشکال شتی تێ دەکەی بۆ خوای خۆشیش نییە واکە لە خۆشە ئەو هی بلایلۆنی نیە نانەوەی خۆ هی بلایلۆنیش فەرقی هەیە لەگەڵەوەی هەر وەکو لایلۆنیوە چۆنی تامینی ئەو تامەکەی هیچ نییە ئەوش لۆبیا هەن لۆبیاکەی گوتووە کامە لۆبیا ئەوە لۆبیاەوە ئەوە دەبیت زۆر سەیرا ئەوە لۆبیا بێت بە خاویەمەی بخۆ ئەوش لۆبیا ئەوش بامی و ئەجەوە چقەنشە ئەوە گەسکەیە خۆی گەسکی پێ یا ڕەبی دەستەکان خۆش بیتن ماندی نەبی گەلە مەمنونە یعنی زۆر سوپاس دەکەم بەو گەرمای بەگەر من کەتی ئەو شتانت پێگوتم ئەمە لە خزمەتاندا گەلە مەمنون خواڕستی هەموو لایەکیدا ئینشاءالله ئێستا شین نەبووە ئێستا شینە دەست با دوای برادران تەسویرە چی بکەن بزانین کۆ ئیشەکە دەستەکان خۆشبی زۆر مەمنون هەمووی شوێرەوە هەموو حەزت هەیە ببێ حەزت بوون نابێت ئەیرە وەڵڵا ڕاست ئیشش دەکە بێ حەزت بوون نابێت ناوەڵە هیچ ئەوەی کام ئیشی ئاسانە هەموو بەزان ماندی بوونی خۆی تێدایە زۆر سوپاس دەکەم
خۆشەویستان دوای ئەوەی گەیشت بە چوار قڕنا وەک هەموو جارێک دەزانن دەستپێکی پرۆگرامەکەم دەبی بەنانێکی سوێنێ بی بەسەو جارە عارەبانەکەم دیدە ها لەفە و شتە خۆتان زانتن حەزم لە لەفەی سەر عارەبانەیە سم لەفەچی خۆش دەخۆم بزانم چه هەیە. سلام علیکم. باش کاکە؟ سلامت بی یا خۆمان دینێ بی لەش ساغ بیتن. یا ڕبی ماندینێ بی لەش ساغ بیتن. خۆش بی یا خوا گوتیان لەفەکەت گەلە خۆشە هاتیمە لەفەچ فەلافلی بلۆکێکەی. لە خزمەتە داینە. ساعات چەند دوکانی دەکەیەوە؟ ساعات 5 بەیانیان هەمانە هەتا 12 شەوێ. یا ڕبی قەلب ساغ بی گەنجی کاسب. یا ڕبی سەلامت. ئەو مریشکەت بۆ هەستان مریشکی زیندووە هەمانە مریشکی فرێشە. بەڵێ. یا ڕبی لەش ساغ بیتن. یا ڕبی سەلامت بی. خەڵک زۆر دێن لە خۆشتی دەخۆنیە؟ ئەرە وەڵا. لەفەی سەر عارەبانەی تامە چکێ هەیە؟ وەڵا جیاوازە لەگەڵ دوکانەکان. چکۆ ڕۆژێمە بەردەوام شتی نوێ پێدا دەکەین. شتی نوێیەوە ها گەرما و گەرمەوە. بەڵێ. ئەمە هەڵی ناگرینەوە وەک دوکانەکان. فەرقیشی هەیە لە ناو نانی دەکەن لەفەکەی. نانمان هەیە سەمونمان هەیە. یعنی هەردووکتان هەیە؟ هەردووکمان هەیە. بەزیاتر خەڵک وازام ئەو لایەنە لە ناو نانی نانی گەرمان هەیە ڕۆژانە بەنانی گەرم زیاتر لەفەکە دەڕوان نەک سەمون. چکە ناوەکەمان لەپە نایە. لەفەچ فەلافل خۆشم لەو کە برێ ئێ بەنانی گەرمیش. بەس سەرسە. یا ڕەبی هەمدادەکەت بۆ بێنمیان. ئەی وەڵی خۆ با گەرم و خۆش بێ. خەمن نەوێ بەس. مەمنون سپاس دەکەم. دانیشمەوە دەجێ هەیە وەنیە ئەرە وەڵا جێش هەیە با دابنیشم. ئەی وەڵا لەفەکەی هەدە خۆین دەخۆین بانانەکە گەرم بێ. خۆ لەسەر و جاری دانیشا وەڵا زۆر خۆشە بەس دیێر ئەوە نیە بچێ مەطعەمەکی لە ژۆری دابنیشێ ها لە ناو چار دیواری با ئەی نیشان دەخایەن کەمەوە. ئەو گوتێتم نانی گەرمیشتانە بۆ دەینم ها لەفەچی بە گەرمی خۆش سماق و تاوەڕێ دەکەم نانی بچی ئەو نانەکەی هینە. ئەی وەڵا دەستەکان خۆش بیتن بەس دی لەفەیان زۆر زۆرە ها خۆش و جیاوازە و چۆینە لە ناو سەمونی بیتن. سماقش پێداخم کاکە لەفە بێ سماق نابیتن ئەوجا درسی حیاتەکەش لە ڕەنجی مایکەکەیە. بەزیدی زۆر بەتامە قەت بەراز نەگۆتریا تامی سەر ڕێگە جیاوازە بەردەوام دەم لە خواردنی و ینی بەردەوام دەم لە پرۆگرامەکە. خۆشەویستان هەروەکو دەزانن کە سەردانی هەر شار و شارۆچکەیەکم کرده بێت بێگومان ئەم شارە مزگەوتێکی گەورەی لێکە لە سەرەتای دروستبوونی شارەکە یان شارۆچکەکە ئەم مزگەوتەی تێدا بۆ چوار قڕناش بێبەش نەبوو لەم شتا مزگەوتی گەورەی چوار قڕنا هەروەکو دەبینن ئەها کۆنیەکەی هەر پێوە دیارە بەڵام نۆژان کراوەتەوە لە ساڵی عەفتاکان ڕام مزگەوتە دروست کراوە و لە ناو بازاڕەکەیەوە وەروەکو خۆی ماوەتەوە تەنیا نۆژانیان کردوتەوە ویستم بە ئێوەشی نیشان بدەم پێتان بڵێم کە هەر شارێک هەر شارۆچکەیەک واتە ئەو شارە بۆ مزگەوتە دەناسێت مزگەوتی گەورەی چوار قڕنە مزگەوتێکی کۆنیشە و زۆر جوانیشە و پێشم خۆش بە ئێوەی نیشان بدەم. ئەو جا هەروەکو دەزانن بەرنامەی شەیمای تامی سەر ڕێگا بێ چای نابیتن دەبی چای هەر تێدا بیتن چایەکی زۆر خۆشەیە گوتیان چایەکی زۆر خۆشەیە دەمێ بچم چایەکی بخۆم بەخوا چا زۆر خۆشە بە هاوین بە زستان. السلام عليكم. باشي كاكا أحوال يا بابا خير ما تساوم. والله أمن حسور هوايات متاع
بۆچیان بۆ چایەکی زۆر خۆشی هەیە یخفای لە خزمەتاندا سەلامەت بی یاخوا بۆ شارە جوانەکەی چوار قڕنەی ئەرێ وەڵڵە ئەرێ وەڵڵە بزانم چ خواردنەکتان هەیەیانگۆ ئێمە چ خواردنێکمان هەیە تەمان با ئێمە چایەکە سارنە تۆ چایەکەی لۆ ببە گوناها چا بە ساردی خۆش نییە کوی ئەحواڵ بەخێر بێسە چاوم یخوا خواردنەکەی تێ بزانم تەمان ئێمە نانی بەیانیانە بەڵێ تایبەتە بە نانی بەیانیان بەڵێ لە سەعاسی بەیانیەوە دەست پێ دەکەن تا 12 نیوەڕۆیە لێ ڕەبی لە شتان خواردنەکان نۆکاومان هەیە شۆربای نیسکمان هەیە سەروپێمان هەیە خۆتان دەکەن سەرپێ بۆ خۆمان دەیکەین ڕەبی بەڵێ لە شتان ساغ تشتیبمان هەیە گۆشتاومان هەیە قیمەمان هەیە ها بلێشتی خۆش خۆش هێلکەی کوڵاو هێلکەوڕۆن لە شتان ساغ بیکەماندی ئەمانە کە دەرمەکان بوون کە ساردەکانیش ماست و قەیماغ و پەنیر و لۆرک و هەنجوین و وڵای خۆشە بەرهەمی سپیایی هەموو نوعێتمان هەیە یا ڕەبی لە شتان ساغ شتەکانمان هەمووی خۆماڵی و هەمووی سروشتیە هەم خۆمانی ئەزە بەرهەمی خۆمانی چاو زۆر جوانە ئەرێ وەڵڵا چایەکی خۆشم لە بوو بەسەر چاوان بەسەر دەستەکان چاوان خۆشی چایکی خۆشمان بۆ تێکە باشە والله. باوەک میوانەکانمان جوان گەلە گەلێک سوپاست دەکەم هەرچەند ئەوە جوان نیمانە بەڵام چایەکی جوان بەچی میوانەکەیان خواردنەکانمان بەرەو کۆتاییەوە لەکات بانی زۆرگەی هاتبان باشتر بوو خواردنەکان وڵای لە سمێنەوە گەلک زۆر لێرەمە بەس ڕێک نەکەت بێمە ئەولایە یاخوا بەخێر بێت سەلامت بیاخوا ئەوەیان چ بوو ئەمەیان گۆشتاوە چەلا و گۆشت ئەوە مریشکە مریشکی زیندووە خۆماڵی یعنی بەڵێ زۆر باشە خەڵک زیاتر خواستی لەسەر ئەو خواردانەیە خەڵک زیاتر لەسەر خواردنە سروشتیەکانە باشە بزانام سبەینان زیاتر بەرەمە سپیاییەکان خۆش نییە لەو خواردنە قورسانە ئێستا بە حکمیەوەی کە جەوەکە تۆزێک گەرمە خەڵک زیاتر ڕوو لە شتە ساردەکان دەکات بەخوای ئەوان خۆشترە بەس کە وردە وردە بەرەو پاییز ڕۆشتین بەرەو پاییز ڕۆشتین ئەوجا وردە وردە خەڵک خواست دەکەوێت سەرشتی گەرم ئەمەشیان نۆکاوە نۆکاو بە گۆشتی حیوان و بە ئێسکی حیوان حاضر دەکرێت شتێکی زۆر تایبەتە خەڵک خواستی بە زۆری خواستی لەسەر زۆر خۆش هەرسەر کە ئێسکە شتێکی و نۆکاو شتێکی زۆر تایبەتە زۆر تایبەتە هەرەوەڵە ئەدە بە زستانە خاتە نانی زستانە هەر زۆر خۆشە پێناش و زستانی تایبەترە بەڵێ ئەرەوەڵا دەست خۆش با چایەکی خۆش بخۆم ئەرەوەڵا خۆشیستان لە ڕێگەی چوارخۆرنا کۆمەڵێک دوکانی زۆر زۆر جوان بە بەرچاوت دەکەوێت ینی هەر دەبێت لا بدی و شتەکی لێ بکەڕی ڕۆنی کوردی و دۆ و پێم خۆش بیدوێنم سەلام عەلەیکۆم کاکە ماندی نەبی ئەحواڵت خوا باش بەخێر بێ هەمووشت باشە تەندروستی سەلامەت بێ کوڕە جوانەی چووە کاتە وەرەکنەمەوەرە وەرە کوڕە جوان کوی وەرە ئێرە وەرە ئێرە وەرەکەم بابی خۆت ناوچیە ڕێنەر هێنەر هەموو جارێ لەگەر بابت دێ ئیشێ یا ڕەبی لە شت ساغ بیتەن ئیش و کار کووە والله ضعيفة زور خوا هلا والله بوني أو معاش تأخير بي إيش مرة ده بس معاش بي إيش باش بي يعني لقى هاتيني معاش إيشين قوش بدرجله أزور بالنا دكانك بياسة شبتين وقصش ملا بوكا بزانا بتستان هي لدكانه والله لدكانه ماس ما هي بنير ما هي دو هي إيه روني كردي مديتو روني كردي ما هي إيه سرزات ما هي نانا قيسي ما هي برها مكان تنزياتي يشندر والله يشتغل إيه هولير إلى ماسي خوشی شده ویا ماسته کدی ایشین داره ماسته کمان ابناری کوسرتی ایگزانی ماسی تیا بوسکنیا لا ده ماسی قایمشه اویا آی بنشتالیا آی بنشتالی لوسد ولا بو معده باشا دارن بو کولونی باشا نه بوی بو زعبونی باشا امام حاجی ونیا لا شقلاوی شقلاوی بله شو مکنوانو هناك شو آره ولی شقلاوی زور باشه زامتی دی کمان هیا جوشایی ما سرکه هنر ما هي سرکه هنر ما هي سرکه کی چندره سرکه سليمانيه والله لذيذ هذا
خۆماڵی لای باریسانەیە سی و باریسانەوانەیە باشە سەرکەی چێدە زۆر خۆش و بەناوبانگە و وەڵای دۆڵی خۆش ناوەتیە هەر خۆش ناوەتی بە سەرکەی بەناوبانگەونی هەنار و ئارە سەرکە و هەنار بڵێ ئەدی هەنجینی ئەسڵمانە هەنجوینی ئاسڵی عادیشەیە ها ئارە وەڵا ئاسڵ گرانە بە شولێ وەرەقەشیە عادی وڵای بە شولێ بە 8,000 بە 10,000 من ئەسڵەکە چیلۆی بە 10,000 نه عادیەکە ئەدی ئەسڵەکە ئاسڵەکە شولێ بە 40,000 50,000 هەیت ئەسڵەکەت هەیە بە خواستەکەم نییە ناوەڵ ئاسڵەکەم نییە خەڵەکەی بڵێ هەم بوو بەس نەماوە ئێستا مایەتی بۆ بڕینەوەی مێشی ئێستا وەختی نییە وڵای لای ماوەشکی شڵ دەبێت یان هەر بۆ هاوێنی ماوەچی دیکە ماوەشکی بەڵێ بزان ڕۆنی کوردی زۆر بە ئیسیفادەوە نیە وڵای ڕۆنی کوردی ئەگاسڵ بێ بێسوادە ئێوە ئێرانی بەکاردێنێ ئێرانی ئەوەش ئەسلی و عادی هەیە سوۆنەرە هەم بەش عادیە کو زیاد بکەم و باشە ینی کابرا بەخۆی بەسی قەوە بمداکەیان بەخوای کابرای دەخوای دەستێ ئەتونی نازانی نازانەت و دوکانداری شەکەی دەکڕی و دەزانێت وڵای خۆیخوانە تسی نازانی کابرا تو کابرا ئێزاش دەکرێت و دەڕوات جارە چکە ناتوە ڕوونی ئەسلی تیان عادی بەخوای وەستم ناسڵ نەعادیشە وەستە ناوەن دەکەن ڕاستەکەت بدەڵێم وڵی دەرڕاست بۆ ڕێی شێری بگرە تەرەمەندی زۆر باشە تەرەم ئەخێت پێە بڵێ نابخوا خێمان نییە بە ترشە عیونێ خەینە دەزان بەدەشتە تشانە قسێک بەخێ خۆشە شتێکی تام بکەم چام حەز ئەیرە وەڵام راکە چ خان ببینە ئای وەڵڵ ئەوت ئەو چیان ترش و خۆش ئەوەی چیە ئەوەی چیە ئەو ئاڵوباڵوە وڵای هەز دەکەم ئەوە خۆش ئەوە ترش وەنیە ئەیرەڵەوە قاوەی ترە والله زۆر بەتامە زۆر ترشە ئەرە وەڵا سەلامەت بی یاخوا ئەو شتانە شتان هەیە و خۆشە و ئەو چیانیان زۆر خۆشە بۆخوای جۆرە لە بە گەرما نانەشەکەی بێنین گەرمە خراپە بەشتەکە ئێستا ئارە بەخوا ئێستا دوێنێ ئەزەها حادەتەن دەکەمی تێدا ئارەوەڵان دوێنێ دوو کاتوی ئەنفرەدا بوو خراپ بوو زوو دەبیت تەماشا بکەیت ئەو تەماشاکە ئارەوەڵا لیژنێ زوو زوو سەرمانەدا ئەو ڕێیانە لە بەرسان دوورن زیاتر ئارەوەڵا کابرا بەخۆی دەبی ویژدانی خەرشکانکردنەوەمان یاڕۆبی لەش ساغ بیتن ئەجە لە دوو ڕادیتم گوتم چەند خاوێن و بایان و جوان گونا عرسەکە بیفرۆشی بە بیستی بیفرۆشی حەڵال ئارەوەڵا ئەو بدێ بەدە و ماڵ و منداڵی خۆ گونا عبار دەبی یاکە ئەم شتێک پارە نییە کابرا بەڕێکەی و پاریۆگری زۆر زۆر سپاس داهاتم پێم خۆش بزانام شتەکانە چێ دێنن بەڕێزن وڵا لە شەقلاوە لە هەولێرێ و لە گوندانە دێنین ڕاست دەکەی دەستەکان خۆش بەڕێزی سەرچاوەکانم زۆر سپاس زۆر مەمنون خۆشتان لە ڕێگادا سەماقۆلی هەیە لامدایە دەمەوێت خواردنەك تاقی بکەم و بە ئێوەش بڵێم کە چه خواردنەکەیە اینجاوا خەریکی خواردن دروست دەکەن دەمەوێت بچمە لایەن بزانم سلام علیکم ماندینێ بیکاکە ئەحواڵت چۆە بخير بين يا اخوان هەموو شت باشە اخوي بس جاد الحمد لله عايبين يا بخير بين يا اخوان یا ڕبی هێر باش بی تەندروست باش بی چ دەکەی بزانم بە چێ و خەریکی ئەو خەریکی گۆژوشکردنی شي عمرو لك مال ليلى هريشي كباب خانينا ئێ کەبابتان روجان بلي كباب خانه زي كباب وغوش وزرق وسينغ وباڵ یعنی ئەو خواردنانە هەیە برژاو مانەیە برژاو دێ و گۆشتی چییە ئەویان بەرخە ڕانی بەرخە بۆ برژانێ بەکاری دێنین ڕۆژانە شێفەکەی بەڵێ ئەو لە کەنجێ لێرە ئیش دەکەی مەسەن نزیک 2 ساڵ دەبێ من لێرە بە ساڵە لێرە نزیک 5 ساڵە بخۆم لە خەریکی کەباب بشتیمە بەس ئەوە 2 ساڵە کەبابەکی باشی لەخوای بەزار بێ خەڵک لێ لێنی کەم گەنج هەیە لەو تەمەنەیە و هاوەستایەکی باش لێ دەربچیتر لەخوای بەزار بێ بزانم ساعات چەند ڕۆژانە دوکانی دەکەنەوە وڵی بەیانیان نانی بەیانیانمان هەیە هەنجوین و قەیماغ و هەنجوین و قەیماغ و هێلکە و خۆزگە زووتر بەهات ماملو نانی بەیان بەخێر بێن لە خزمەتان داینا ئەستاوان نێڕوانە ئارێ وڵا وەختی گۆشت و ئەرێ وڵا شتیە ساعات چەند گۆتت دەکەینەوە ساعات چەند وڵا 5 زوونی بۆ 6 دوکان یەکەینەوە چاوشەکەی ئازر دەکەین
نانی بەیانیانمان بە چای دارانە و والله زۆر خۆشە لە خزمەداین ئەدی دوایە وڵای دوای ئەوەی کە دەبێتە سعات لای 9:30 گۆشت و شتمان بۆ دێت عازری بەڵێ دەکەن گۆشتەکەمان بۆ دێت بەڵێ هەتا دەبتە نیوەڕۆ شتەکان عازر دەبن و وردە خزمەتی خەڵکی دەکەن خەڵکی پێ بەڕێ دەکەیت یا ڕەبی قەلبتان بەخێر بێن سەرچاوە گەشتیار زۆر ڕوو لێرە دەکاتن ئەرێ وڵای بموشە جەرێ عەرەب دێت کورد دێت هەموو لە ئاشرادی ئینگلیز دەبیانی دێ هەموو لە زەوەکەیان بەدرە ئاوی لێ زیەکە خانە باوێنەوە خۆشەوە ئەرە وڵا قسەتە ئاوەدانی ئارە وڵا لە هەموو لە ئاشرا جەرێ پێنجشەمە و جومعە و شەمان زیاتر یەکجار قەڵەباڵغە شەوان هەتا سەعات چەند وڵای شەوان جەرێ هەتا 12 هەتا 1 جەرە بۆ چەند ڕۆژە جێژنە هەتا نزیک 3 و 4 هەبوو ئەنگۆ بەپێ ئەوە لێرە دەبن خەڵ قەپات دەکەن ڕێک وە ئەم چەندی قەڵەباڵغ بێمەوە لێرە هەریشی یاڕبی لە شتان ساغ بیتن ئەو پێم بری ئەمن چ بخۆم ئێستا وەڵڵا هیچ چت حەز لێ دونگی دەخۆی ئەو شکارە ساتە حەز لە دونکی هەیە گۆشت و گۆشتی چ گۆشتەچی دەکەنە گۆشتی کەبابی گۆشتی کەبابی گۆلک و بەرخی تێکەڵ دەکەی هەروە بێتەوە دونگیشی لەسەر دەکەی هیچ کە تێ ناکەی ناوەڵە هیچ هەمووی تەبیعی فول وەک عێراقیش بە نوێتی هەموو ڕۆژێ لەخوا بەزار ببوو مالێت وردە خەریکی دەبی ئەی زۆر باشە وەڵی نازانم چ بخۆم بەڕاستی چ شتێک خەرک زۆر دەخوا و حەزی لێ و خۆشە چ شتە چینگۆ زۆر خۆشەوە بیا من تاقی وەڵی خەڵک هەمووی دەخوا ڕاستی زیاتر ئەزیان لە گۆشتەکەیە گۆشتەکە بەرخە خەڵک زیاتر ئەوی دەخوا ئەوڵۆکو دەزانانی ئێستا پەتای خوێن بەربوون هەیە گۆشتەکان هەمووی لە قەسابخانەی سەر دەبڕێ و بە خاوێنی لە بۆتان دێتن لەخۆی بەزاردێەوە ئێستا پەتاک بڵاوبووتەوە دەڵێن تای خوێن بەربوونە هەموو گۆشتەکان مەمۆری خۆی پێوەیە لە قسابخانەی کۆی بۆ ماسەر دەبردرێت لەکوێە بەڵێ لەوێ بۆ ماسەر دەبێت ڕۆژانە دەهێنینە ئێرە بە تاکسی زۆر باشە یاڕەبی لەشتان ساڵماندی لەبێت بزانێ من دەخۆم بەڵێ شیشە گۆشتی دەخۆم بە سەرچاو باشمەدانێ بە چاوە بزانم کو دەردەچیتر با تاقی بکەمەوە شیشە گۆشتی بەرخی و نییە؟ ئیبەرخی دەخۆم ها ئەم بخۆم کەم گۆشتی دەخۆم شتەشی ناخۆشیش بخۆم دوای یەکداری نایخۆم خۆ دەستەکان خۆش بیتن زۆر زۆر سپاس پشتی کۆلا ماستاوی خۆماڵێکی ماستاو بە سەرچاو پارۆکی خۆش بکەمە ها نەفەچی چاک ماشەڵڵا زۆر ناسکە بەخۆ عادەتەن لە ڕێ هەر ئەو خواردنانە هەیە یعنی ها برژاو هەیە خەڵک زیاتر برژاوی دەخوا و پێی خۆشە و ئەو خواردنانە لە مارێکەمە خەیش پێدا بکەم بەجددی زۆر زۆر خۆشە ئەزە ئەو خواردنانە یعنی تەماتەی برژای بەس پیازیشی لەگە خۆشە بەزەم حەزم لە پیازینە اینجا خۆشەویستان هەروەکو دەزانین کە ئێستا پەتای خوێن بەربوون بەر بڵاوە لە هەموو شوێنێک و خەڵک پێگیانی لە دەستدایە با گۆشتەکە جوان بشۆینەوە ئاگامان لێ بێت و بخەینە سەلادە و فرێزەر و قەسابەکان
ڕەچاوی تەندروستی خەڵک بکەن ئیشەکەی بە خاوێنی بکەن هیوادارم هەم کەس سەلامەت بیتن ئاگاداری خۆتان بن حەسن گۆشتەکەی ئێستا کە لە بۆی لە شیشەدا مۆری پێوە بوو لە قەسەبخانەی هینابوو زۆر بە جوانیش لە بۆی برژاندیمەوە دەڵێ گۆشتەکەی گەر جوان بکڵێنی مشکلەی نابیتن زۆر سوپاسیان دەکەم بەردەوام دەبوو لەگەڵم بن. خۆشەویستان هەر لە ڕێگەی چوارقوڕنە خواردنگەیەکم بینی ئەوەندە کوردەواری ئەوەندە جوان یەکسەر سەرنجت ڕادەکێشێ و دەبێ بچێ لای پێش وەختە با پێتان نیشان بدەم لەسەر قەلەوێرە دانیشیەها زۆر قەدیمیە زۆر داپیر و باپیرانمانەوە لە عەوشە لەسەر قەلەوێری دادەنیشتن نانیان دەخوارد زۆر خۆش و لەگەڵ وەرن بچمە لای شێفەکەش. سەلام عەلەیکۆم باشی کاکە ئەحواڵ کۆ بێمە لا با بچینە لای شێف وەرن. سلام علیکم مانجی نەبی کاکە ئەحواڵت باشی تەندروستی یا ڕەبی هەر باشی ئیش و کار کۆوە لەخوا بە زیاد بێت ئەلحەمدولیلا ئیش باش لە ڕێ ڕۆیشتم یانی جێیەکەتان ئەوەندە سەرنج ڕادەکێشێتن کەم شوێن هەیە ئاوا بێت ڕاستە بەس پێم بڵێ بیرۆکەکە ئیش چێ بوو والله خودی خۆم خودی خۆت بوو ئەو جەها خانمی مدید لێرە لەگەڵتان ئیش دەکات گوتم ڕەنگاڕەنگی ئەو جێە سێلەقی خانمانە ئێوانیشی دەگەڵە بە زۆرتری خۆمان بووە خوا بەڵات یا ڕەبی لەشتان ساغ بیتم مزانم خواردنەکتان هەیە وڵای خواردنەکانمان ڕۆژهەڵات و ئێرەمان تێکەڵ کردووە تێکەڵتان هەیە جیاوازتان هەیە خەڵک خواستی زیاتر لەسەر خواردنەکەیە والله تەبیعەتەکان جیاوازن ئێوە هەیە حەزی لە برژاوە ئێوە حەزی هەیە لە خواردن زیاتر لە کنە گۆ دەڕوە وڵای خورمە سەوزی و برنج و مریشک زۆر سەوزیشتان هەیە خوا ئەمجا ئەمە چەند حەزم لێ تامی بکەم بەس هەتا ئێستا نەم خواردێ و ڕێک نەکەتیە ئەلە وەڵای شانسم خورمە سەوزی بەڵێ خورمە سەوزی خورمە سەوزی و برنج و برژاو و کەباب و کفتەی حەزەمیمان هەیە و سەعات چەند دوکانەکەتان هەیە تا چەندی شەوێ تقریبا سەعات 10 تا 11 شەو خواردمان حازرە شەوێ بەپێی ئەوە نییە مەسەرەن چەند خەڵکە بیتن تاخیرتر دای دەخەن دوکان تا 11 لێرەی تا 11 لێرن زۆر باشە ئەو دەمێدا بنیشم زۆر باش تەماشای خواردنەکان دەکەین فەرمووی احتیاجە وەرە توش لە گەرم وەرە ڕۆژانە خواردنی نوێ دروست دەکەن هەموو ڕۆژێک بەیانیان خواردنی نوێ حازر دەکەین خواردن کە تاوا بە ئێواران دروست ناکەینەوە دروست ناکەنەوە ئەوش مطبەخەکەمان ماندی نەبخوا باش خاتونجان سەلامەت بێ شێفەکان خاتونن هەر سێکیان بەس ئافرە دێرەیش دەکات یا ڕەبی لەشتان ساڵ دەبا پیشانم دەبزانم چ هەیە برنجەشی نوێ و خاوێن هەر خواردنەک ئافرە دروستی کا و وەڵڵاهی شێوازەکەی تایبەتە ماشەڵڵا مشکەکەی خۆمانە مشکی زیندوو شلەکان هەروە ئەوە کفتەکەیە کفتەی حەجەمی کفتەی حەجەمی پێ دەڵێ کفتەی حەجەمی ئەوە غەڵەتم نەگوت چیکە هەیە ئەوەیان قۆزی گۆلکە قۆزی گۆلکی ڕاستە ئەوە شەر مریشکە ئەوش ئەدیکە خورمە سەبزیەکە خورمە سەوزێکە شت لەولایە نەری نەمایە ئەجەبا پێ بن ئەم دەچم دادەنیشەم ئەتو برنج و مەرەگەکی سادەم لەو بینە لەگەڵ خورمە سەبزی بەس خورمە سەوزی مەرەگە چی دیکە هەیە فاسۆلیا بامیە وڵڵا فاسوولیام لەو بینە فاسۆلیا دەخۆی ئەوەش دەمەوێت تام بکەم بڵان فقەت تامم نەکردێ شەکەلێکتان بدەن باش شتێکی زۆرمان لە بینە بەس سەرچاو خزمەتە چم دادەنیشم جێیەکەتان زۆر خۆشە قەلبتان ساغ بێ شوێنەکەیان زۆر خۆش و خاوێن و باوێن و ئەوەندە جوان و سەرنجڕاکێشە ئێرە شوێنی عائیلی و خێزانیە بەزدی جێ ئیسراحاتیە شوێنێکی زۆر خۆش و ڕەنگاوڕەنگ و جوان و کوردەواریە هەلوی دابنیشی دەڵێ لە ماڵی دانیشتی باری فەتیشمانە پشت خۆماندانەیە خواردنێکی خۆشی شمانە و دێنین کاکە بەدرینن زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش بن زۆر سپاس چاوەڕێ خواردن دەکەم لە بۆمبێت با بزانیت چمانە دێنن
خواردەکانم سەبر وا لە بۆ دێ سوپ و مقەبیلات و ئەیا خۆ دەستەکانتان خۆش بیتن سەلامەت بی یاخوا دەستەکانتان خۆش بیتن زۆر سوپاس دەستەکان خۆش زۆر سوپاس دەکەم دەستەکان خۆش بکەن چ خۆشە لە بۆ هینایە پێشتر تامم کرد بەڕاستی بەتام بوو دەمێ لە پێشچاوی ئێوەش بەتام بڵێم زۆر تایبەتە زۆر میلاتە چ خۆش ئەجا خۆشی ئەو خواردنەی لە بۆ قوڵمە سەبزیەکەی بوو زانم تام بکەم زانم بەزدی زۆر بەتامە بێ مجامەلە ئەی خوا دەستەکان خۆش بێ زۆر مەمنون سوپاستان دەکەم وەڵە داوای هەم خواردنم نەکرد بوو بەس گەلێک مەمنون زۆر سوپاس بەس ئەو خواردنە بەجددی تایبەت بوو زۆر خۆش بوو دەستەکان خۆش بیتن لە ئێران و ئەگەر حەفوان ئەگەر بگری لە بۆم باس بکەی سەوزەکەی لە ئێرانەوە دێنین لۆبیای سۆر و گۆشتی حەیوانە زۆر قەت تامم نەکرد بوو زۆر هەر مەراقم بوو دەم گوزارێک بی خۆم بزانم بۆ خۆی مەرەگەیەکی تایبەتە تایبەت بە ڕۆژهەڵاتە بەجددی بەتام بوو زۆر خۆش بوو دەستەکانتان خۆش بیتن وڵڵا ئەزیێت باسات نەبێتەوە زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس دەکەم بەزدی هەم خواردنگەیەکی زۆر جوان پاک و خاوێن کوردەواری ئەوەندە میوان دۆز شەرمەزاریان کردێ خواردنەکان دەخۆم و دەگەڵم بن زۆر سوپاس ئەی دەستەکە ئەوە بە هەمووی هەیە دەست خۆش زۆر سوپاس دەستەکان خۆش بیت گەلێک مەمنون دەست خۆش زۆر سوپاس بەجددی زۆر خۆشە خواردنەکانیان زۆر بەتامە ئەو تکەشیان لە بۆ هیمینایمە زۆر جوانیان برژاندیا بەجددی خواردنەکانیان زۆر بەتامە زۆر خۆشە ئەوەندە بە جوانی شتەکانیان لەماندانەیە دەرین وەرە بووم خۆن خواردنەکان هەمیان تام دەکەم و دەخۆم و بەردەوام دەبنەوە پرۆگرامی ئێوەش بینەرم بن خواردنەکانم هەمووی تام کرد بەجددی خواردنەکانیان شایانی مەتحکردنە ئەوەندە خۆش بوو ئەوەندە بەتام ئەوەندە پاک و خاوێن ئەوەندە میوان دۆست بوون زۆر دەبی بچمە لای بە تایبەت دەستخۆشی لێ بکەم شوێنەکەیان تایبەت زۆر خۆش بوو لەگەڵ جەماعەتدانی شتین خواردنمە هەموو خواردنمان خوارد هێشتا ماشەوە زۆریان دانە شەرمەزاریان کردم با بچمە لای کاک محەممەد و دەستخۆشی لێ بکەم کاک محەممەد دەستەکانت خۆش بیتن زۆر سوپاس دەکەم وڵڵی شەرمەزارت کردم وڵڵی شەرمەزارت کردین زۆر سوپاس دەکەم دەستخۆشی لێت وڵڵی مامەوە
باش دانیشتە خزمەتتان دەستخۆشی لێ دەکەم دەستخۆشی لە ئەو خانمانەی کە لە ژۆرێ ئیش دەکەن بە جوانی ناونشانی مەطعەمەکەی خۆتم بە جوانی پێ بڵێ دوای دەربەندی کە لە هەولێرەوە دەوێت دەرێت دوای دەربەندی بۆ مەسوانێ ناگەی ئەسماخۆڵی بەرامبەر بوونی زیارەتین هەر مەطعەمەکەش بە ناوی زیارەتە جێگەی دەستخۆشە بەڕاستی نازانم کووەسپی بکەم زۆر زۆر سپاست دەکەم دووبارە خەڵک گلەی لێمان نییە شتی پاکەتی بەکارنانین هەموو شتەکە خۆمان هەموو ئەوانە بەلایەک پاک و خاوێنیەکەش لەلایەک دەستێت جێیەکی دانیشی پاک و خاوێن و خۆش ئەو بۆمە زۆر خۆشە دەستخۆشیمان لێ بکرێ و هەموو ئەدیک ئەو دیکۆرە کوردەواریانە دەستەکان خۆش گەورەتان کردین خۆشحاڵتان کردین زۆر بام زیاتر لە کاتی ئێوە نەگرم زۆر زۆر سپاس دەکەم کاتێکی خۆش بەڕاستی مەطعەمەکی جوان بوو خواردنەکانیان خۆش و پێویست ناکە زۆر زۆر وەسفی بکەم چکە خۆی دیار بوو زۆر سپاس بۆ مەطعەمی زیارەت و سپاس بۆ ئێوە کە تاوەکە ئێستا بینەرم بوون تا پرۆگرامێکی دیکەی تامی سەڕێگە خواتان لەگەڵ هەر شاد بن.